ساعت قربان سپاسەکەم سەلامەت کاگاری وەختێ قادرم ناو قادرە ئێکتر دەناسیین دوزارش قسەمان کردیە قادر چۆنی ئەمە چیە نووسراوە ڕەشوان عەلی کاکە لە بەرەوەی بەرپرسی و شت و هەر ناگری ئیتر لە بەهەندی ناومان گۆڕیە سیحەت چۆن ئەحواڵێ باشە سوپاست دەکەم کاگاری تو تحولێکت لێ ڕوویدا وایاننا لەو دوو ڕۆژەی ماوەیەک لەمە بەڕاتگەیان بە هیچ شێوێک ناگەڕێەوە ناو پارتی لە میدیا بەڵام ئێستا بەڵێ ئەخر جملەکە دوا بوو وایاننا ئێستا گەڕایەوە یەک پرسیارە کۆمنتارت چیە لەسەر ئەوەی یەکێک کە ئەڵێ بە هیچ شێوێک ناگەڕێمەوە ناو پارتی ئێستاش لە ناو پارتی و شانازیش وابزانم قادر من قسەی خۆم کرد هەم ئەو کاتی کە ئیستیقالەکەم تەقدیم کرد هەم ئەو کاتی کە ڕاگەاندن لی پرسییم لەسەرەوە جوابی ئەیشم مایەوە بەس ئەمن پرسیارە لێ دەکەم وابزانم وابزانم ئەو کافیە ئێخە من نازانم چت گوتی ئەو ئەتوانی جەناح ئێستا ئەمە تابعیت و ئەتوانی بچیت سێ ڕاگەاندەکانی هەرێمی کوردستان پێ هەمووی تیاکەتی بەس ئەمڕۆ چوار مقابلم کردووە لەبەرەوە ڕوو ناخشتەکە ئەخر ڕوونی چۆنە یەکێک ئەڵێ بە مطلقی ناچمەوە کەسی ئێستا لە ناو پارتی بەڵێ ئەزانی کادر ئەگەر جەنابەت سەحوفی بی ئەگەر جارێ ئەگەری چێوتی نۆ کۆمنت ئەوە ستۆپە لە ئەوروپاش وایە لە سویدەکەی تۆ وایە بەس دەستا ئەو لە ڕۆژنامە نووسەکە بەو لای لێ دەسوڕێتەوە پرسیارەشکەی لێ دەکات باشە وانیا خۆنیە تەسلیم بێت بەعرزەکەم ئەوە دروستە ڕۆژنامە نووس حەقی خۆیەتی بەس حەوت پێشا بسوڕێتەوە بۆی بگاتە جوابی پرسیارەکەی خۆی بەڵام ئەو بابایشی کە پرسیاری لەکەن ئەوش حەق خۆیەتی بڵە کاکەنەوە کۆمنت کاگاری بچینە سەر پرسیارشکە ئارەزووی خۆتا من ئەو پەیامەکە ئێمە چکو بەشێکمان پەیامەوە بە شەک تێگەیشتنە لەگەڵ ئەو کەسێک کە قسەی دەکەین کاگاری تۆ تا 2006 هیچ لە هیچ حزبێک شوێنێک وجودت هەبوو بەلەوەی لە ئاوێنە ئیش بکەی مەسەن ئەمە هینە جەناب 2006 بۆ 2023 چەند ساڵەکە ساڵ ئەو جەناب ئەتوانی بچین کاوش بکەیت و من ژیانی من نهێنی نییە ئەو بۆ خۆ بڕۆ لێی کۆڵەرەوە بزانە چیم کردو من لە حیزبی ترا هەبووم بن نەمزانیە و کارکتەرەشی سیاسی ڕۆژنامەگەری دیاربی کاگاری لە پرێک ئەتۆ لە ئاوێ نەبووی وایانە لەسەر ڕێی هەولێر ئەزانی قادر ئێستا تۆ خەریکی لەو چوارچێوە هین ئەدەبی ئەچیتە دەرەوە بەڕێز بگرە ناوە ڕاوەستا ئاری پرسیارەکەمان تەواو نەکردی هیچ عیبی داوەشەی 1000 جار داوەشەی ئاری باشە من چم لێ کردی بەجددیمە چم لێ کردی ڕێز و خۆشەویستی وەک دیتان پرسیارەشی زۆر ئاسایی لە ئاری هەرسین کرا کە لە کوران لەسەر ڕێی مەخمور هەولێر لە ڕۆژنامەی ئاوێنە ئیش دەکرد لەوێ مێژۆشکە لە بۆ ئاری هەرسین دروست بوو پێی تەقان بێ ئەدەبی چ بووە ینی پرسیارەکە خۆ بە خۆتان نەبەرچاوتانە ئەزانی لەوێ مێژۆشکە دەست پێ دەکاتن و ئەو ئاری باش زانێ ئێمە لەو ڕۆژنامە نووسانەین کە هەولێر گوتەنی لە بنی کودی دەدەین هەموو شتەشان لە دوور دەست دەنین من ئەوم بۆ ئەوە نییە لە بەرەوەی منیش لە کوردستان بمام قسە پێ ناکرێت بەڵام من دەمەوێت لێرە ئازادین و پێمان دەکرێت هەموو قسەیشان بکە بۆی ئاری ترسا تێتاغان بەرحاڵ ئاریە تو ڕقەمە چەندە گەورە نییە ینی بەجددیمەوە لە خۆت بێگا و ڕۆدوسێ دیدار کرا بڕواکە بەششی زۆریان لە بۆ ئاکتیڤ وەرزکردنەوەیە ئەوە باش بسانە ئاکتیڤ و قەرەباڵغیرتنی پەیجەگەنا یعنی من پرسیارەکەم لێ کرد تێگەیشت کە تو تا 2006 کەس نەیدەناسی چێ ئاری هەرسینی دەناسیی ناو دنیای ڕۆژنامەگەری و سیاسی ئەوەی هەچی بەسای باوشتە ئاری سەکە جێ لێ ڕایەگری و ئەوە دەبی تۆ سڵحت کرد لەگەر ماڵی مەلا مستەفای بە تایبەتی لەگە نێچیروان بارزانی لەسەر خوێنی بابل لەبەر ئەوەی ئیدریس نێچیروان ئیدریس مستەفا بارزانی بابتی کوشتیە ڕاستە بە سامی گوترا سامی سەرپەرشتی پرۆسەکەی کرد هاوڕێیان ئەو خەبەرانەی هەیە کە گوایە بابی ئاری
هەرسین محەممەد هەرسین ئەوە بووە یعنی پارەی ئەفتا و چاری دەکەم بووە نەیدایتەوە خواردی چی نازەم هەندێک ئەو دەنگۆیان هەیە پێیان گوتە نەیدایتەوە چییە سامی عەبدوڕەحمان ئەمری کردێ بکوژێ بەس لە ناو پارتی هەمومان دەزانین کەس جورئەت ناکە بێ ئۆکەی ماڵی مەلا مستەفای خەڵک بکوژی بۆ زانیاریتان ئەوە ئەلفوبایە بۆیە ئەوەی کە کرایە ئیدریس بارزانی کردیتی بە سامی کردیتی سامیش بە خەڵکی کە پێگوتە بڕۆ بیکوژە ئەوە سڵح کرا ئەگەنا ئەو دەرێتن ئەوی بابمی کوشت نمایە وەڵا ڕاز ناکەی ئەی بابتی کوشت پارتی بوو و ماڵی بارزانی بەس ئیتر خۆت دەپەڕێنەوە دوای ئەو حزبە کردی بەرحاڵ بە سیارەیەک مۆنیکای 2006 نێچیرەوەی کردەوە ئەم نێچیرەوە تەبعی وایە هەموو پارەی ئەو میلەتەی بەکەی خۆی دەکردە پیاوەتی دوو خانی شیرۆ کڕی بوو و دەنگۆ هەیە ئاری ئەڵێن تۆ لەو ملک و ماڵێکە وەرشت کردی هیچ نەدایتە برای خوشکەکانی خۆت مێژووی ئاری لێرەوە دەست پێ دەکرد کە بوو ئەو پارتیە تا ئەنهاڕێ ئەمە بۆیە ویسمان ڕوو ئەو جارێ بەڕاستی چکم هەندێک جار دیدار دەکەم بەڕاستی ینی مەرنیەکم هەیە یان مەجال دەدەم دەمێ هەڵنێن دەمەوێت گفتوگۆ بکەین دەمەوێت بگەین بە ئەنجامێک بەڵام ئەوانە هەن ناسم چ ینی شتەشی زۆر خۆ دیتان پێیز ناکەم هیچ کۆمنتاری ئێستا بدەم هەمیان پەرێزیان ئەوە پیسە ئەزان ئێمە هەولێر گوتنی لە بن کودی دەدەین نەگەریان من هەندێک جار وەکو گوتم یعنی بەڕاستی تێیدا دێنمەوە دەمێ هەڵنێن دەمێ گفتوگۆ بکەین تا ئەناڕیان ئاری ئەوە نەک ئەو زاری ئەو بوو جارش کەش بابەتە چەموتان بیرتان لەسەر ئەوەی قاسم سلێمانی دیڤارە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا ئەن پارتی چوو وەیسی بارزانی لە ناو ماڵەکەی کۆمپیوتەرەکەشیان لێ برد پەیجەکەشیان لێ داخستە تا ئێستا بابەتەکەشیان پێڕاش کردەوە کەرامەتیشیان شکان لە ترسان هەرات بۆ زانیارتن لە هەولێر کە هەراتە سلێمانی لە ترسی وەیسی بارزانیە لەبەرەوەی ئەو بابەتەی نووسیکە دیڤارە کە قاسم سلێمانی دیڤارە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەیەک لەو پرسیارانەی تر بوو بەڕاستی ئاری زیرەک بوو زانی لێ یەکەی تەی تەقان بەس دەمێ بزانین یعنی هەر ئەو ئاریە ساڵە 2 ساڵ نابیتن ئەوەی لەگە قەومە بۆیە هەستا ملک و ماڵەکانی لە هەولێر شۆشت نایەوە سلێمانی ئاری کە لە کۆنگرەی جارەکەیت هەر دەنجینێن ئەو هەموو دیفاعە لە ماڵی بارزانی و لە پارتی دەکرد کاکە کادیری پارتی ڕقی لێ دەبتەوە چ بکەین ئاری لە هەردوو کۆنگرە و لە ئەوەی دەرنەچوی یعنی کۆنگری ئەو زارە دەرنەچوو هەڕێن ڕاست ناکات تووڕە بوومەوە حزبی کوورە کەی پارتی حزب نمایە یەکێتی حزب نمایە گۆڕان نمایە کورە ئەگەر تۆزێک حزبەتی مابێ قسەک لە حزبی شوعی بنمونە ئەوەنە کلاسیکانە مایە حزبی چ لە کوردستان ماتۆرە لەسم پارتی وەڵا حزب نمادە فازل میرانی چی بەدەستە فازل میرانی دەستە مەسیفی سیارەکەی لەسەری ڕەش بەرلەوەی بگات سەر ڕەش لێ وەردەگرن بە سیارەش کە دەیبن فازل میرانی چی لە بەردەم مەسعود بارزانی وەڵاس ئەوە نییە لە ئەلف لۆیای ماڵی بارزانی مەسعود بارزانی لە ناو پارتی و حکوومەت و حزب بەرپرس ئەفشەکردنانە چیە عیبە وەڵا حزب هیچێ نەزانی ئەو حزبە 4-5 ساڵە دوو کۆبنەوەی مەکتەب سیاسی نەکردێت کە دەشکرێ مەسعود وەکو ئاەتی قورئان ویان دەخینتەوە هەمووی سەر دەلەقین بڕوا بکە کۆن دنیاک بەستەوەشکە بەرەحاڵ دەنجی نەینە ناو حزبەکەی خۆی بۆیە ئیستقالەیدا وەلە ئیستقالەکەشی زۆر ئینتیهازیانە ئاماژەی بەوە کردبوو یعنی ئەمن بەردەوام لە ئەوەما مەسعود بارزانی داوام لێ بکە بستار سەنگەرش دەچم ئەوەی قسانە ئای مەسعود پێخۆشە کەمەت دەکرێ و کا ئەوە دەکرێت سەر ئەو جملەی مەسعود بانجی کردبوو دەست خۆشی لێ کردبوو گوتبی نابی ئیستقالە بدەی هیچ ڕەبتی بە حزب نییە مەسعود وەرە بڕۆ فەرهاد پیربان مەت ئوسەنای کرد بڕوا بکە دیدارەشی لەگە کردبوو 45 دقە بوو ئەوەندەی مەتا کردبوو 45 دقەی دابی سعدەکە بوو ڕاوێژکاری بوو بابەتەشی نووسکاک مەسعود وایە کرێ ڕاوێژکاری خۆی تەبعی مەسعود وایە بڕۆ مەت ئوسەنای بکە بە شانوباڵی هەڵدا ئیتر دەبتە خاک خۆڵ لە بۆت یعنی ئەو تەبعیتی لە کاتێک ئەو تەبعی قاید نییە قاید دەبێت خینەوەی سیاسی خۆیە بێ بەهەرحاڵ ئاری هەرسین لە فەشەل ئیستقالەیدا و مەسعودەتی مامی پێداوە و
کەیفشی بەخۆدی وەزان تێرێکی زۆر گەورەی بە جددیمە ینی لە بۆ منە لەگەر ئەو پەڕێزم لەبوو هەموو ئینسانێک وەکو ئینسان بەڵام کاچی خۆمە تو چی چ داهێنانەکەت کردیە سەرکەوتنەکەت کردیە تو ناوەژت بەکە خۆت فەشەلتی نایتەوە کەس دەنگت پێ نادا بڕوا بکە کە خەڵک لەگە دەکە بەشی یارە گەورەی ئاکتیڤی یعنی لەبەر ئەوی خەڵک مەجموعەیەکتان هەن یعنی لە سۆسیال میدیا خەڵک جێ لەبەر ئەوەندە ناوتان بەد بووە ئەوەندە ناوتان بەد بووە لەوەی بترازە هیچتر نییە دیاری استقالەی دابووە ژنەکەی تۆ بزانن خێزانی مەسئولی هەموو دەستگای بارزانیە لە سلێمانی کە دەستگای بارزانی لە ئاستی پاراستنە بەرحاڵ هاوڕێن ئەوەکەی پارتیە ئەوە دیتان بە دوو پرسیاری تێیتاقان لەبەر ئەوەی دەزانی ئەمە هەموو خاڵ لەسەر وشە دادەنێ من ئەوەم لە ئەوە نییە نی ڕۆژنامە نووسی کوردستان حەقیان نییە لەبەر ئەوی بە سەدنەوە ئیدایم بەسەوەم باشزان ئەوی ئەمە دەڵێین کەس پێیان نابێتن بۆیە ئاوا دادەخەن و تێی دەتەقێنن کاتە چ خۆش